لێرە و لەوێ هاوڵاتیان باز لە کێشەی کارەبا دەکەن کە ڕێژەی پێدانی کاتژمێرەکانی کارەبا بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە. لەلایەکی تریشەوە بڕەپارەیەکی زۆریان بۆ هاتۆتەوە. وەزارەتی کارەبای هەرێمیش باز لەوە دەکات ڕێژەی پێدانی کارەبای نیشتیمانی لە ئێستادا لە نێوانی 10 بۆ 11 کاتژمێردایە. هاتنی ئەو مەوجەی سارما ئەوانە کارتێکردن تۆرەکان و دابەزینی سەعاتەکان بوو گەشتمە هەتا 7 سەعات. بەڵام پاش ئێمە وەکو ئەنجومەنی وەزارەت بیستی مانگ دانیشتون و ئەو 40 ئەمپێرەمە کردنە سیفی سەبیل سەعاتەکان زیاتر بکەن. ئێستا ناوبینی 10 بۆ 11 ینی 10 سەعات و نیوە بەس، بەڵام ناوبینی 10 بۆ 11 ساعت کارەبا خەڵکێک هەیە. پیوەری زیرەک ئێستا مەلیونێک و 200 بەو سیستەمە دەدەن پسۆلە دەرەچیت و حتا پسۆلە مەکردیا ئۆنلاین هەر کەسێک ئەتوانیت ڕقەمی خۆی بەشدار ڕقەمی سریال نەمبەرێک تێدا هەیە داخل بکات کا چەند قەرز سەرە و ئەو مانگە چەند سەرف کردینە. ئەوە بژم باشترین شتە خزمەتێکی تراژی ئێمە بۆ هاوڵاتیان دابین کرد. لەسەر کێشەی کارەبا هاوڵاتیەک دەڵێت کارەبا هەیە و حکوومەتیش دەتوانێت لە ڕۆژێکدا 24 کاتژمێر بدات، بەڵام بەهۆی گەندەڵی و بەخەمەوە نەبوونی دەسەڵات بۆ ژیانی هاوڵاتیان ناتوانرێت وەکو پێویست کارەبا بە هاوڵاتیان بدرێت. کارەبا لە ئەسڵدا هەیە، لە ئەسڵدا هەیە، دەتوانن نەک 24 ساعت 48 ساعتی بدەن، بەڵام نایدەن تەنسیقن لەگەر مۆلیدەکانیش، مۆلیدەکانش ئیستیفادە دەکەن، ئەوان خۆیان ساحب مۆلیدەنە و شریکن لەگەریان. ئەگەر 9,000 فەقیر هەیە ناتوانێت ئەمپێری 18,000 20,000 بدا، کابرا پارەی ڕئیسیش بدا و پارەی وەردا. ئەستان کردیانە سعاتی زیرەک، سعاتی زیرەکیش لە 40 ئەمپێری کردیانە 30 ئەمپێر، 30 ئەمپێرەکەش ئەگەر سپلیدەکی پێکەی دەبێ مشتی مارە بکوژێنیەوە، ئەگەر گیزەرێکی پێکەی دەبێ مشتی مارە بکوژێنیەوە. ئەو کارەبا وجودی چییە؟ هیچ وجودی نییە. سیاسەتیان ئەو هایە میلەت بچەوسێننەوە. سەدام حوسێن شیعارە چێ بوو وەحدە حوڕیە ئیشتراکیە، ئەوانە شیعاریان برسیکردن و ڕەزیلکردنی میلەت و فەقیریکردنی میلەت و یعنی بە هەموو نەوعکی. گەرچی هاوڵاتیان بەردەوام باز لە کێشەکانی پێوەری زیرەکی کارەبا دەکەن، بەڵام حکوومەت و بەتایبەت وەزارەتی کارەبا هەموو ئەو دەنگۆیانە ڕەت دەکەنەوە و تا ئێستاش پێیان وایە پێوەری زیرەکی کارەبا سەرکەوتوو بووە و لە بەرژەوەندی هاوڵاتیدایە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.